ئازیزان و خۆشەویستان، ئەم کاتتان شاد. من شەماڵ عەلیم و ئەوە بینەری بەرنامەیەکی تری ڕووداوەکانی هەفتەن لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە. ڕەحمان ئەم کاتت باش، مێدەوارم ڕۆژێکی باشت بوو بێ و ماندوو نەبی. زۆر سپاس دەکەم. سڵام هەیە بۆ تۆ و بۆ بیسەران و بینەرانی بەرنامەکەمان. فەرمونون. زۆر چاکە. ئەمەی کە ئەمڕۆ بەنیازین گفتوگۆی لەسەر پێم پێشتر ڕێکلامەکە باسمان کردبوو لە خواری بەرنامەکەشمانەوە دەرەکەوێ. بەرنامەی ئەم شۆمان تایبەت کردو بە تایبەتی بە کوردستان، جێگا شوێنی کوردستان لە ڕاپەڕینی شۆڕژێڕانەی جەماوەری ئێرانە. هەر کەسێک هەر چاودێرێکی منسف ببینێت ئەبینە کە ئەگەر بارودۆخی ئێران هەڵات و گەرمدا هاتووە، کوردستان قوڵپەدا و ئەو ناڕەزاییە جەماوەریانەی کە سەراسەری ئێرانی گرتوتەوە لە کوردستان زۆر بەرجەستەتر، زۆر پێشڕەوانەتر، زۆر گەرم و گۆڕتر لەباری فعالیەت و چالاکی و دەرکەوتنی جەماوەریەوە، لەباری ئیبتیکاراتەوە زۆر دەستپڕتر، زۆر ئامادەتر، زۆر تاکتیکی گونجاوتر بۆ بەرگری بەرامبەرچێ لەگەڵ سەرکوتی ڕژێمە و بڵین گیانێکی فراوان، گیانێکی زۆر فراوان پڕتین و تەوژمتر لە کوردستانە بەدیەکرێ. ئەمە لەلایەکی تریش ناوەڕۆشی ئەو شیعرەتانی دەرەکەوێ، ئەو مەطلب و داخوازیانەی کە دەرەخرێن و ئەو دروشمانی کە ئەوترێن و ئەوانە لە ئێرانە لە شوێنێک بۆ شوێنێک ئەگۆڕێت و فەرقەکاوانە، وەڵام لە کوردستانە زۆر زیاتر و بەرجەستەتر، ڕادیکاڵ، سیکولار، لە دژی ئیسلامی سیاسی، لە دژی ئەم دۆخی کە لە ئێرانە هەیە و زۆر بێ ئەملا و ئەولا خوازیاری ڕۆشتنی ڕژێمە. هەندێک دەنگی لێرە و لەوێ پیا بێت جاربەجار مەلاعینەکان کۆوە بنەوە، دیارە بە نەخشە و پیلانی لایەنێک لە لایەنەکان دیارە باسی ڕیفراندۆمەکەن، بەڵام بەگشتی خەڵک قسە لەسەر گۆڕینی شۆڕژێڕانەی ڕژێمەکە و هەموو دروشمەکانیان بەم ئاراستەیە و قسانەی کە کەسوکاری جانبەخت کردوانێکن لەسەر گۆڕی ئازیزانیان، جێگای دڵگەرمیە، جێگای بڵین ئومێدەواریە کە جەماوەرێکشی ئاوا شۆڕژگێر نەکەتەنها لەباری عەزیمەت و ئیرادەی شۆڕژگێڕانەوە زۆر ئامادەن، لە باری سیاسیشەوە زۆر پێگەیشتوون، لە باری سیاسیشەوە زۆر ڕادیکاڵن. بەڕاستی هۆکاری ئەمە چییە؟ یان یەکێک لەو سوالانە کە ممکنە کەسانێکی زۆر بۆیان مەطرح بێتەوە ئەوانە بۆچی کوردستان ئاوا بۆ بەکوانووی ئەم شۆش و ڕاپەڕینە، ئەم ڕاپەڕینە شۆڕژگێڕانەی ئێران ڕاستە بەر لە سەقز بۆ مەرجی مەحسا لە تاران خۆپیشاندان دەستی پێکرد، بەڵام حەقەتەکەی ئەوەیە من و تۆش پێکەوە چەند ڕۆژێک لە دوای ئەوەی کە ئەم ڕاپەڕینە هەڵگیرسا و دەرکەوت، من و تۆ پێکەوە قسەمان کردو ئەوانە تۆش نەزەر وا بوو، منیش هەروە موافقم کە ئەگەر کەسوکاری مەحسا، ئەگەر کەسوکاری ژینا بەو ئازایەتیە و بەو جوامێری و بەو بڵین لێبڕاویەوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی نەوەستانایەتەوە، ئەم جوڵانەوەی بەرەو جێگایەکی کاچوو و ئەگەر ژنانی سەقز، کچانی سەقز لەسەر گۆڕی ژینا لەچکەکانیان فڕێ نەدایە و دروشمی ژنجیان ئازادیان نەوتایەتەوە، ممکن وە خۆپیشاندانەی تارانی شەروەکو ناڕەزایەکانی دژ بەکەوتنە خوارەوەی تیارەکەی تیارە ئۆکرانیەکە یاخود وەکو ئەو خۆپیشاندانەی تر بڕۆشتایە. بەڵام بەڕاستی ئەمەی کە لە سەقزا ڕوویدا ڕێگای نیشاندا بە کولی ئەو خۆپیشاندانە، کولی ئەو ناڕەزایەتیە جەماوەری، کولی ئەو ڕاپەڕینە شۆڕژێڕانەکە لە ئێرانە ڕوویداوە. هۆکاری ئەمە چییە؟ بۆ کوردستان کوانووی ئەم ڕاپەڕینە و ئەم ڕاپەڕینە شۆڕژگێڕانەیە و بۆ لە ڕووی کەیفیەتەوە، لە ڕووی کەمیەتەوە لە هەر لایەنێکەوە بیگری هەنگاوی ڕوو لە پێشترینەوە. هی ئەوەیە میلەتی کورد مەسەلەن هەر میلەتێکی ئازادی خوازە، مەسەلەن هەر ئەوەیە کە کورد هەمیشە لە دژی زوڵم و زۆر بووە و لە بەرامبەر زوڵم و زۆرە ڕاوەستاوەتەوە، شۆڕشی بەرپا کردووە و شۆڕژگێڕێتی بەشێکە لە ژیناتەکانی ئێمە و کرۆمۆسۆمەکانمان وادانرا، ئەوەکو هەندێک لە ناسیۆنالیستەکان ئەیانوێ بیڵێن. هی ئەوە بوو کە مەسەلەن ژینا خەڵکی سەقز بوو، لە سەقز لەدایک بوو
یاخود هۆکاری تری قوڵتر و بڵێن پڕماناتری هەیە کە بێ ئەم شەو ئێمە سەبارەت بەوە قسە بکەین. پێم خۆشە هەروە سەرەتا نەزەری تۆ ببیستم لەسەر ئەم بابەتە. دواتر پرسیاری بەڵێ بەحاڵ هەر وەک تۆ لەم ئاخرەوت بە نەزەرم ئەم ڕووداوانە لە کوردستان معنایەکی قوڵتر و تەجروبەیەکی قوڵتری ڕادیکاڵ و شۆڕەجێرانەی لە پشتە بە وەک ئاخرین نمونەیەک تەمەشای بکرێ ئەمڕۆ لە یادی وابزانم چل ڕۆژەی گیانبەخت کردو فوادی محەممەدی لە شاری کامیاران باوجودی و ئەم هەموو زەبر و زەنگەی جمهوری ئیسلامی کۆمەڵانێکی زۆر لە ژن و پیاو کۆبوونەوە و بە پارچەی سوور سەراسەر گۆڕەکەیان و بەدەستە گوڵی سوور داپۆشی بوو و لەوێنە ئەو ژنە جوانی هاوسەری فوادی محەممەدی بەو پەڕی ئازایەتی و جەسارەتەوە قسەی کرد. من سەرنجی بینەران و بیسەران ڕاکێشم بۆی بچن لەو دوو سێ دەقە قسەی هاوسەری فوادی محەممەدی گوێ بگرن. چەند شت دەڵێ، ئەڵێ منەمەوێ بە دەنگی بەرز بە دڵی پڕ ئەڵێ منەمەوێ ئارزوەکان و ئامانجەکانی فوادتان بۆ بڵێم. فواد لە دژی سیستمی چینایەتی بوو. فواد دەیوت مافی کرێکارە خوورێ. فواد دەیوت ئەبێ ڕێکخراو بین. فواد دەیوت کۆمەلگایەک ژنتیا ئازاد نەبێ ئەو کۆمەلگایە ئازاد نییە. ئەمە مەسەلەن نمونەیەکە لە ڕەوتێکی ڕادیکاڵ چەپ و سۆسیالیستی کە لە کۆمەلگای کوردستانە 43 ساڵ سابقەی هەیە، پێشینەی هەیە. تۆ باست کرد بە دروستیش باس کرد پرۆپاگەندی جەریاناتی ملیگەرا و ناسیۆنالیست لە کوردستان ئەوەیە بۆیە کە شەرایطێکی جیاواز لە خەباتی خەڵکی کوردستانە هەیە. گویا تاریخەن کورد هەر زۆر ئازا بوون و هەمیشە جەسوور بوون و هەمیشە لە نەبەردا بوون و هەمیشە دژی زوڵم بوون و کە ئەمە پرۆپاگەندێکی ناسیۆنالیستیە لە هەر وڵاتێ بکرێن، نەکرد لە کوردستان، لە هەر جۆغرافیایە بکرێن. ناسیۆنالیستی ئێرانیش بە جۆرێکی کە هەرم تەبلیغات تاکە کە گویا ملەتی ئێرانی دوای کوورشی کە گویا ئەوەڵین لایەحەی مافی حقوقی بەشەری هێناوە هەروە هەمیشە و دایم ئازادی خوازە و ڕاوەستا بوو. وان نییە. ئەوە بینین هەر لە کولی و ئێرانەی ڕژیمی ئستبدادی شاماندی کە خۆی بە وارسی هەرە و کوورشە زانی کە بە درۆ ئەو داستانەی بۆ دروستەکەن و جمهوری ئیسلامی ماندی 43 ساڵە سەرکوت دەکا و لە کوردستانیشە بەحاڵ بزوتنەوەی جۆرا و جۆرە بینین، کارکردی جۆرا و جۆری ئەو بزوتنەوە نابینین. من ئەگەر لە یەک کەلامە بڵێم ئەو هەلوو مەرجەی کە لەم 3-4 مانگەدا خۆی بەرجەستە کردەوە شەرایطێکی جیاواز لە خەبات و لە مبارزە لە شارەکانی کوردستان، حتا لە بازجێ کێشایە دێهاتی کوردستان، کێشایە بازە شوێنی کرێکاری، بە تایبەت مامۆستایان و خوێندکاران و دانشگاکان و بە تایبەت ئەم خەباتەی پێڵەن خەباتی مەحەلە مەحوەر لە شاری سنە و مەریوان و شارەکانی دیکە حتا بوون بە نمونە بۆ سەڵاتی سەراسەری ئێران. ئەم شەرایطە جیاوازە لە بەت ئەگەر زۆر تاریخێکی دوور و درێژ نەگەڕینەوە لە دوای ساڵی 79 میلادی یا 57 ئێران کە ئەو وەختە ڕژیمی سەڵتەنەت ڕووخا، لەو کاتەوە شەرایطێکی جیاوازی خەباتکارانە لە شارەکانی کوردستان و لە کوردستان بەرابەر بە جمهوری ئیسلامی بەوجود هات. و من بە جەسارەتەوە ئاڵێم و بە ئەمانەتیشەوە ئاڵێم ئەو شەرایطە جیاوازە و ئەو خەباتە جیاوازە لەسەر دەستی هێزەکانی چەپ و سۆسیالیست، هەڵسوڕاوانی چەپ و سۆسیالیست کە دوایی بەشی هەرە زۆرەکەی لە کۆمەڵەی کۆمونیستی ئەو سەردەم و لە حیزبی کۆمونیستی ئێران و بە دواییشە لە ئیدامەیە ئەلاڕەغمی ئینشعابات بووە کۆمونیستەکانی جامعەی کوردستان کە وتم بەشێک لە حیزبی کۆمونیست و کۆمەڵە دواتر ئێمە کۆمونیزمی کارگەری مارکسیزمی شۆڕەجێر ئەو سەردەمە و
و جەریاناتی چەپ و سۆسیالیستێک کە هەرچەند لە جەریاناتی جۆرا و جۆر و ئەحزابی جۆرا و جۆر یا بە تایبەت لە نێو دڵی شارەکانە لە شوێنە کرێکاریەکان لە زانکۆکان لە گەڕەکەکان لە شارەکان کارکردیان بووە. دەرنەتیجە لە ماوەی ئەو 43 ساڵەدا وەختی خۆی مەسەنە 2 ساڵی ئەوەڵی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی بزوتنەوەی شکڵی گرت بە نێوی بزوتنەوەی مقاومەتی خەڵکی کورد. هەر ئینسانێکی منسف ئەزانێ کۆمۆنیستەکان ئەو سەردەم بۆ ئێمەومانان کە بەرحاڵ لە سازدانی ئەو بزوتنەوە مقاومەتە بەرابەر بە جمهوری ئیسلامی ڕۆڵێکی سەرەکی بوو. دەناگەر ئەو ڕەوتە چەپ و سۆسیالیستە نەبووایە، من ئەگەر لە درێژەی باسەکەدا جێگای پرسیارتان بێ و یا لازم بێ بە فاکت ئەتوانم بڵێم چۆن ئەگەر ڕەوتی چەپ و سۆسیالیستی لە کوردستانی ئەم 43 ساڵە سەری هەڵنەدایە اتفاقاً هەم جەریاناتی ناسیۆنالیست و لە ڕەئسیا حزبی دموکرات کە تاقە حزبی بزوتنەوەی کوردایەتی بوو لەو وەختە و هەم جەریاناتی ئیسلامی و کە ئەو وەختە چێهرەیەکی وەکو مفتیزادە بەرحاڵ بوو بە نمونەیان و ئەو کە ڕێک چووە پاڵ جمهوری ئیسلامی و هاوکاری جمهوری ئیسلامی کرد. حزب دموکراتیش هەر ئەو کات چەندە بە دوای سازان لەگەڵ خومینی و جمهوری ئیسلامی بوو، بەڵام ڕەوتی ڕادیکاڵی نێو کۆمەلگای کوردستان بەری ئەوەی گرت ئەو سات و سەودا بە هەلومەرجی سیاسی کوردستانەوە لەگەڵ حکوومەتی مرکزی بکە. من لە یەک کەلامە ئەوە بێ بڵم کارکرد پراتیک هەڵسوڕاوانی بەرەی ئازادی خواست، بەرەی چەپ و سۆسیالیست، بەرەی سێکۆلاریستی جامعەی کوردستان بووە هەلومەرجێکی وای خوڵقان، ڕەوت و ڕەوەند و خەباتێکی وای خوڵقان کە ئەم شەرایطە جیاوازە بەوجود بێ خەباتێکە لە شارەکانی کوردستانە هەیە ئەبینی وشیارانە سازماندراو و بەرچاوڕۆشن کارباتە پێشێ. ئەڵبەتەوە هەمیشە و دایم وانە بووە لەوەش بە زۆر شتێکی ئێمە پێڵین ئیدئالیزە دروست نەکەین. مەسەلەن دەیمانگی 96 5 ساڵ لەوە پێش ڕوویدا ئەو کات اتفاقاً نزیک لە زیاتر لە 100 شاری ئێران ئەخرۆشا و ئەجۆشا و خەباتێکی زۆر ئازادی خوازانە بوو. ئەو کات شارەکانی کوردستان زۆر درەنگ و تازە تەنیا ئەتوانم بڵم شاری سنە بوو لەگەڵی کەوت. یعنی ئەم هەڵسە و کەوتانە بووە، بەڵام بەعام بڵێ لە سێمانگی ڕابردووە ئێمە شاهدی حزورێکی پڕقدرەتی شارەکانی کوردستان لەم خۆشە شۆڕەجێرانە و جەماوەریە سازماندراوتر وشیارانەتر و بەرچاوڕۆشنتری. ئەگەرە تۆ دەلیلەکەی بۆ ئەوە لە نەزەر من. دەستی خۆش بە من بەس لێرەیە پێم خۆشە لە وچە نەزەری خۆمەوە کەمێک بە ئەکیدی ئەوانەی باست کرد و فاکتەرە زاتیانە و فاکتەرە بڵین عنسوری ئاگا و عنسوری فعال و ئەوانە ڕۆڵی زۆر بەرجەستەی بووە لەم دەرکەوتنەیە. ئەو مێژووی کە ئەم ئاکتەرە سیاسیە چەپە لە کوردستانی ئێرانە پێشی هێناوە و ئەو مێژووی کە هەیەی و ئەو ڕابردووە پرشنگداری کە هەیەی بۆتە سەکوێ بۆ دەرکەوتنی ئەم حرەکەتە هیچ گومانێک لەمەیە نییە. بەڵام لەلایەکی کەوە من پێم خۆشە کەمێک دیالکتیکانەتر بۆ هینەکە بڕوانم بۆ مەسەلەکە بڕوانم، ینی هەر تەنها عاملی زاتی نییە، هەر تەنها ئەم گروپە نییە. مەسەلەن سوالەکە بێ ئەوە بێ لە دوای 57 لە کوردستان بۆ گروپی چەپسەری هەڵدا، بۆ گروپی چەپ دەرەکەوێ، بۆ لە بەلوچستان دەرناکەوێت. بۆ نمونە بەلوچستانیش لە کورد زۆر ترستەم لێکراونە بێ، کەمتر ستەم لێکراو نییە. ئەسڵەن کۆمەڵێک خەڵکی زۆر هەن لە بەلوچستانە بەر ناسنامەیان نییە، بۆ لەوێ فۆرمی ئیسلامی بەخۆیەوە گرێ و ئەوانە. بەلوچستانی ژینەن وەکو کوردستان بەشکراوە لە بینی دوو دەوڵەتەوە، بەشیشی کەوتۆتە پاکستان و بەشیشی کەوتۆتە ئێرانە و لەو سەرسنوورێ و ینی تقریباً لە ڕووی جوگرافیشەوە زۆر شەباهەتی هەیە. بەسم ئەوەیە کە ئاوا هەر چوار لای ژیراوە لە دوو دەوڵەتەوە گەماروەدراوە لە زۆر لایەنەوە لەوە چێ، بەڵام لەوێ ئەمە نابینین. لێرە لە کوردستانە ئەم جوڵانەوە ئەبینێ. هەر مەسەلا ئەوەش نییە کوردستانی بەشی ئەوەی کە لە بندستی ئێرانایە. مەسەلەن لە کوردستانی تورکیا حیزبێک ئەتوانێت ڕابەرایەتی جوڵانی بکە
ناوی خۆینە پارتی کارگەرانی کوردستان. ئێستا من و تۆ ڕەنگە پێمان وابێ خۆشیان لەوانەیە ئێستا پاشگەز بن لەو ناوە یا زۆریان پێ خۆش نە، بەڵام ئەمە ناوەکەیانە لە کوردستانی ڕۆژاوا ئێستا بینین ئەو مۆدێلە پێشکەوتووە پرشنگدارە لە ئەزمونێک دەرکەوتەوە ئەوانەکە وەکو تاقوتەنیا باسەکرا ماوەیەک لەمەوبەر لە دنیا دەنگنیدا بۆ چەند ساڵێک لەمەوبەر بوو بە جێگە ئومێدی بەشێکی زۆری ئازادی خوازان و ئەو بوو لە بەرامبەر داعشاوەستاوە ئەو بوو بە پشتیوانیکردن نەک بەهێزی کۆنەپەرستی ناوچەکە بە پشتیوانی بەهێزی جەماوەرتوانی ئەم حملەی داعش ڕابگرێت و لە جێگەی خۆی دایبنیشێنێتەوە. لە کوردستانی عێراقی شایەتی و پارتی هاتن زاڵ بوون بەسەر ئەم جوڵانەوەیە کە لە نەوەتویەکە ڕوویدا، بەڵام لە جەرگەی ئەو شوێنە و کاتێک کە ئەمریکا خەریک بوو هێرشی کردووە سەر عێراق و تارەکانی عێراقیان قەسفە کردو قەرار وابوو خەڵک ئەسڵەن هەرچی چەپڕەوی هەیە بیریچێتەوە جوڵانەوەکی شوراییمان بینی کە زۆر بەرجەستە دەرکەوت و ڕۆڵی خۆی بینی. هەموو ئەمانە نیشانمانەدا کە ئێمە لە کوردستانە زەمینەیەکمان هەیە بۆ جوڵانەوەی سۆشیالیستی و کۆمونیستی. ئەنی باسەکە دروستە کە عنصری فعال دەوری هەیە، بەڵام ئەوەشی نابێت لێماتهین ببێت ینی بە جۆرێک ئیرادەگەریانە هەتا تەفسیری تاریخ و مێژوش بکەین و ئەوانە بارودۆخی کۆمەڵایەتی و مۆزوعی هەمیشە ڕۆڵی هەیە. جا ئەمە ئەتوانێت مەسەلەن شتێکی تاریخی بێ ئەوەی کە لە تاریخەن ئەم جوڵانەوەیە لە بەرامبەر بۆ نمونە کۆمەڵێک دەوڵەت تا لە ناوچەکەیان ڕاوەستاوەتەوە کە هیچیان وەکوڵە غەیرەدین نین، ئەمیان هەر هەمان دینیان هەیە بە هەمان دین و بە هەمان دەق و بە هەمان ئەو ئایدۆلۆژی کە حکمی مستەبیدانی خۆیان پێکردووە بە هەمان ئەو ئایدۆلۆژیایە خوێنی خەڵکی کوردستانیان حەڵاڵ کردووە. ئەمە وای کردووە مووقفێکی زۆر ڕوونی سیکولاریستانە لەناو کوردستانە شکڵ بکرێت کە ئەمە لە چوارچێوەی ئەو تەبەقە حاکمەی کە لە کوردستانە بۆ دەرەبەگەکان و ئاغاوات و ئەمانە نەیتوانی بمێنێتەوە ناچار ئەم چوارچێوەی جێهێشتووە و هیچ چوارچێوەیەکی تری ئامادەشوی ئایدۆلۆژیای غیری ئایدۆلۆژیای چەپ نەبوو کە دەستی پێوە بگرێت. ئەمە لایەنێکی لایەنێکی تری ئەوەیە تاریخیەن کوردستان ئەگەر بگەڕێتەوە مێژووی کۆن و ئەوانە بەشێک ئەم ڕۆژانە ڕێژێک لە هاوڕەکانم لەسەر کار لێ پرسییم ئەوە بۆ لە کوردستانە فێمینیزم و سۆشیالیزم ئەوە نەبەخۆتە کەسێکی ئەمریکای لە ئەمریکاوە هاتووە لێرە زۆری پێسەیرە ئەم سۆشیالیزمە چیە لە کوردستان هەموو کەسێک هەموو هێزەکان لەوێ بەخواانەڵێن کارگەر و سۆشیالیستۆمانە وتم دەلیلەکەی ڕەنگەوە بێمە حەزارەتمان نەبوو تیانی چی وتمەوە حەزارەتانی کە دروست بوون لە ناوچەکەیە هەمووی لەسەر ئەساسی دروستبوونی ئیمپراتۆریەتی خوێن و ڕنج و عبودیەت و سەرکوتگەری جەماوەرەکەیان پێکاتن. لە کوردستان ئەمەمان نەبوو فرسەتێکە بۆ بەوەی خەڵک ئازادانەتر لە ژیانێکی تۆزە کۆلەکتیڤتر و ئینترا بەیەکەوە بژی و هاوکاریکردن یەکتر مانای هەبێت و هەرەوەزی مانای هەبێت ومانە ڕەگ و ڕیشەیەکن بۆ ئەوە. وە لە لایەکی تریشەوە طبعاً کولی ئەو وەزعەتی کە کوردستانی تێکەوتووە جۆرێکە ینی ئێستا ببینە لەمە لە کوردستانی ئێرانیشە لە بەرامبەر دوو ئەلتەرناتیڤ وەستاوین یا ئەوە تا جەماوەری خەڵکی کوردستانی ئێران لەگەڵ باقی جەماوەری ئازادی خواست شۆڕش جێر پێشکەوت و خواز یەکسانی خواست لێک جەب هەیە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئێرانەوە سێتەوە و لەم ڕێگایەوە مەسەلەی سەمی میلیش حەلەکات و چارەسەرەکە یا ئەوە تا ئەبێ نمونەیەکی تریەوە دووبارەکەینەوە کە لە باشووری کوردستانە دروست بۆ ئەوانە کە خودی یەکێتی و پارتیش جاری وا هەیە لەواچێ بەدەستیەوە بناڵێنن نەگەوەی کە ئەوان کە هیچ ئەم دۆخیان عامیلێکن لە دروستکردنی ئەم دۆخە بەڵام جاری وایە هەستەکە ئەم دۆخە تەرانت بە قازانجی ئەوانیش نییە ئەمەنە دۆخێکی کۆنەپەرستانە و ناڕەوا دروست بوو بۆ جەماوەری ئەم ناوچێ ئەگەر پشت دەبەستی بە ئیمپریالیزم پشت دەبەستی بە سەرمایهداری پشت دەبەستی بە بەرەی کۆنەپەرستی دنیا ئاوا لێ دەبێت بە نەوت فرۆشێک لە کوردستانەوە بێ نەوتەکانی کە بە $100 خەڵگەی فرۆشێتەوە بە $20 بی دێ بەم کۆمپانیا جیهانیانە و دابنیشی خەریکی گەندەڵکاری ئەوانەبی ئەم مۆدێلەیە کە ئەتوانێت لە بەرامبەر مۆدێلەکەی ترا بوەستێتەوە کەویش هاوکاریکردنی خەڵکی کوردستانە لەگەڵهیناوە ئەم هاوکاریکردنەوە ئەم جیانی ئەنتەرناسیۆنالیستیە بەڕاستی لە ڕێبازی لە منهەجی چەپ و کۆمونیزما بەدیەکرێنێک لە منهەجی ئیسلامیانە لە منهەجی ناسیۆنالیستیە کە ئەساسەن لە دژی ئەنتەرناسیۆنالیزمە من پێم وایە ئەمانە هەمە کۆمەڵێک هۆکارن هەموو ئەمانە ئایا نەفیەکاتەوە ڕۆڵی چەپ و کۆمونیستەکانی ئێران نا ئەسڵان ئەوە لە مێژوو شابوومانەوە ئەوانەوە کوردستانی عێراقیش نمونێ ئەم دۆخەی کە تێکەوتوین هی بەزینی چەپە چەپ لە کوردستانی عێراقا بەزی بۆیە خەڵک بەم دۆخە گەیشتووە و ئەگەر جوانیەک لە کوردستانی ئێرانە بەدیەکرێ ئەمڕۆ هیچ چەپە
و ئەگەر هەموو ناشرینەکانی ئەو جوانانە لە کوردستانی عێراقا بەدی ناکرێ هی ئەوەیە چەپ ئەو ڕۆڵی نییە و کۆمیستەکان نەیانتوانی ئەو ڕێکخراوە دروستکردن کە ئەتوانێت ڕابەرایەتی بکە ئەوان نەیانتوانێت مبادرە بکەن و بەرەنگاری کۆنەپەرستی و ناسیۆنالیزم و بەرەی بۆژوازی بنەوە تر هۆکارەکانی هەر شتێکە هەیە ینی مەبەستمەوە نییە سەد خۆمان وەکو بڵێن جەلدی خۆمان بکەین وەکو کۆمیستەکانی کوردستانی عێراق خەتای ئێمە بەڵام ئەمە حەقیقەتێکە بەزینی چەپ لە کوردستانی عێراقا لە بەرامبەر ناسیۆنالیزمی کووردا ئەو دۆخەی خۆقانەوە کە لە کوردستانی عێراقا هەیە و نەبەزینی چەپ لە بەرامبەر ناسیۆنالیزمی کووردا ئەو دۆخەی خۆقانەوە کە لە کوردستانی ئێرانە هەیە من ئەمە ئەو تێبینیانەمە لەم ڕۆژانەیە کە باسی ئەمانەکرێت یەکێکی وەکو عەبدوڵای مۆتەدی کە ماوەیەک بەشێک بووە لەو جوڵانەوەی کە لە کوردستانی ئێرانە لە بەرامبەر ناسیۆنالیزما وەستاوەتەوە و ڕۆژگارێک یەکێک بوو لەو عناسرانەی کە زۆر بە شانازی وەستنگی دەرەپڕانەوە من کۆمونیستی کرێکاریم و خۆی بە پەرچەمداری ئەم حرەکەتە ئازانی ئەم ڕۆژانە قسەی ئەوەکە کە گوایە تەنها سازمانی حیزبی کۆمەڵی کوردستان کە بە جۆرێک حیزبی کۆمەڵی کوردستان ناونیشانێک نییە بۆ جوڵانەوەیەکە ئەوەنە ساڵ لەمەوە بەربووەوە لە سەرەتای دەرکەوتنی کۆمەڵەیە ئین بۆ ناونیشانە بۆ جەریانێک ئەمڕۆ فێدرالیستە لەگەڵ شورای هەمکاری دروست کردووە لەگەڵ حیزبی دیموکراتە ئاشتی لەگەڵ حیزبی دیموکراتەکە خەریکە بە شوێن فیدرالیزمەوە خەریکە هەتا دانیشتنە لەگەڵ کوڕی شایە تێکەڵبوونە لەگەڵ ئەو بەرە کۆنەپەرستیا لە ئێران و هاوکاریکردنە لەگەڵ پنتاگۆن و لەگەڵ وەزارەتی خارجی ئەمریکا و ئەمانە ئێستا لەم بەرەیە بەڕاستی ئەو نییە بەڵام وا ئەبینرێت کە خەریکە خۆی بە خاوەنی ئەم تەجروبە یازانیوە لە جوابی پرسیارێکی لەم بابەتەیە کە ئێمە لە خۆمانەکەین تقریبا هەموو شانازیەکەی بۆ حیزبی کۆمەڵی کوردستانی خۆی و خۆی شخصی خۆی جێڕایەوە ڕاستیە لەم بابەتەوە ڕحمە با لەم بەشی ئاخری باسەکەتەوە منیش درێژێ دەم لە نێو باقی باسەکان کە گرنگن گوم نەبێ ئەوەی بەڵێ من وتوێژێکی عەبدوڵا مۆتەدیم لەگەڵ کەسێک ئێوەش نێوتان بیستۆ مەسیحی عەلی نەژاد چاورێ کرد ئەویش باسی هەرم شەڕایەتی جیاوازی خەبات لە کوردستان و شارەکانی کوردستانی لێپرسی ئەویش هەروە بەبێ بەو پەڕی نەزانم چۆن بڵێم ڕفتارێکی نامەسئولانە هەموو ئەو ڕەوتە ئازادی خواز و چەپ و سۆسیالیستەی کە سەردەمێک کە منیش لە دەوری ئەوەڵی قسەکان ماوت ئێمە هەموو ئێمەمانان کۆمونیستەکانی ئەو سەردەم لە کۆمەڵەیەکی کۆمونیست و دواتر حیزبی کۆمونیستی ئێران دواتر لە کۆمونیزمی کارگەری و حیزبەکانی تا ئێستا نەخشاندمانە ئەو لەم نێوی کۆمەڵەیە لێرەش ئەو سوء ئیستفادەیە کرد کوتی بەڵێ ئەو ڕەوتە جیاوازە هەیە ئەو شەڕایتە بەهێزتری خەباتکارانە هەیە ئەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ڕۆڵی حیزبی کۆمەڵی کوردستان ینی ئەو حیزبەی ئەو ئێستا ڕەهبەریەکە من لێرەواڵم حیزبی کۆمەڵی کوردستانی ئێران ئەو جۆرەی تۆش باسە کرد ئێستا ڕەوتێکی ناسیۆنالیست فدرالیستی بە شدەت دواکەوتووە دواکەوتوتر لە حیزبی دموکراتی کوردستان کە هیچ پەیوەندیەکی نەتەنیا بەو تاریخچە و مێژووچە جێگای شانازی و ئفتخارەی کە چ کۆمەڵی ڕادیکاڵ و چەپ چ حیزبی کۆمونیستی ئێران چ کۆمونیستەکان و سۆسیالیستەکان و حتا سێکۆلاریستەکان ئازادی خوازانی ئەوێنە خۆڵقیانێنانە نیانە چونکی ڕێک پلاتفۆرم بەرنامە تاکتیک سیاسەتی ئەمڕۆی جەریانەکەی عەبدوڵا مۆتەدی لە بەرابەر ئەو ڕابردوایە کە تۆ بە دروزت خودی ئەو بۆ دە 12 تاڵ ئینسافان یەکێ لە کارکتەرەکانی بوو بەڵێ ئەو کۆمەڵی ڕادیکاڵ و چەپی دوای ساڵی 57 یا 79 سەری هەڵدا ئەو بوو بە هەوێنی ئەو بەرەی ئازادی خواز و چەپ عەبدوڵا مۆتەدی ئەو وەختە لە کۆنگرەی دووەکەی لە کۆنگرەی سێکەی تا ئەو سەمانەی لە چوارچەوەی حیزبی کۆمونیستی ئێران و ئێمەمانان وەکو کۆمونیستەکان و کۆمونیزمی کاریگەری مابوون ئەوی یەکێ لە هەڵسوراوانی چالاکی بوو ڕۆڵی بوو نەقشی بوو
بەڵام مەسەلەوەی ئەو پشتی کردوتە ئەو تاریخچە ئەمە بە پێی بەڵگە و سەنەد و ئەوەی خۆی نێوەی ناوە توێژینەوەیەکی 25 ساڵەوە پێش لە ئیدۆلۆژی و سیاست کە هەر دوێنێشەوەکە دوێنێشەوە وەک فاکت بیڵەمەوە دوێنێشەوەکە مقابلەیەکی بوو لەگەڵ تەلەڤیزیۆنی دەنگی ئەمریکا هەر لەوێ ئەویان دووسێ شتی تاریخیان وە بیری هێنەوە یەکیانەوەی کە گویا باوکی وەزیری کابینەکەی قازی محەممەد وە زۆر بە افتخارەوە دیفاعی لێ کرد و بەڵێ و کابراش پرسیاری خۆی لەو بابەتەوە لێ کرد یا ئەوەی ئەحمەدی مفتیزادە زاوای بووە و لەگەڵی هەرسوکەوتی بووە و لەگەڵی دانیشتوێن لەوەشی زنامۆیە چی نەبوو زۆریشی پێ باز بوو ئەحمەدی مفتیزادەی کە چووە ڕەسی ارتجاعی مەسەبی لەوێنە بەڵام کابرا یەکشی دیکەش پێکە ناوەتی سەیرە تۆ لە خانەوادەیەکی وا بوو بێتی مەزوری هەم میلیگەرا و ناسیۆنالیست هەم مەسەبی بەڵام ئەی چۆنە تۆ بووی ماوەیەک مارکسیست ئەمەی زۆر پێ ناخۆش بوو هەر دوێنێشەوەکە وتی جا ئێمە 25 ساڵەوە پێش توێژینەوەیەکی هەمەلایەنەمان کرد بەسەر ئیدۆلۆژی و سیاستمان و مارکسیزمان ناکەنار ئەمە قسەی من نییە ئەمە قسەی خۆیەتی دەنچ من با لێرە و بۆ جۆگران بڵێم ئەو چاوخشانەوەیەکی هەمەلایەنیان کردو بەوە بەڵێ چاوخشانەوەیەک فارسیەکەی یەود وارسی من نەمەزانی بە کوردیەکەی چۆنی معناکەمەوە دەستی تۆ خۆش بێت کردوشێتی ڕازەکە ئەو وەختە جزۆ کتێبی نووسیوە وە پشتی کردوتە چەپبوون کۆمۆنیزم بوون وە ئازادی خوازبوونی خۆی هەر دوێنەشەوەکەش لەو وتوێژەدا و زووتریش من تۆ قسەمان لەسەر کرد یەکێک لەوانەیە لە هەڵسوکەوتی مەلاکانی کوردستان کە تا 6 مانگ لەوە پێش هەمویان لە کەناری جمهوری ئیسلامی بوون و ئێستاش بە نەزەرم هەر هەن بە تەرحێکی پوچی بەنیوێ ڕەفراندۆمە هاتوون عەبدوڵڵا مۆتەدی هەر دوێنێشەوەکە و زووتریش لەم بەرەی کۆنەپەرستێت دفاعە کردەیوت و قەت ئێمە بینمان لەگەڵ مامۆستاکان و مەلاکان مامۆستاکان مەزۆری مەلاکانە ئاخوندەکانی کوردستان ناخۆش نەبوو با من لێرە ئەمە تەواوکەیت بە نەزەرم ئەو هیچ فڕێکی بەو ڕابردووی چەپوازە ئەو حزبی ئەو ئێستا ڕاهبەریەکە و خۆشی دەورانێک بوو دەورانێکی 18 ساڵە بوو ئەو وەختە ڕۆڵی بوو نەقشی بوو لە نزیکەوە شخصەن کارمان کردووە بەیەکۆ کار لەگەڵ کردووە ئەو داورەی خۆی دەبیر کولی حزبی کۆمۆنیزم بوو دەبیر کولی کۆمەڵی چەپ و کۆمۆنیزم بوو و بە نەزەم ئەو وەختانە ڕۆڵی زۆر مثبەتیشی بوو ئینسافن ڕێک بە پێچەوانە ئێستا پشتی کردوێتە ئەو تاریخچەیە و ئێستا حزبەکەی ئەو سیاستەکەی ئەو بەم فدرالیزم و ناسیۆنالیزم و ناسیۆنالیزمی ئفراتەکەی لە بەرابەر ئەم ڕەوتی ئازادی خوازانەیە کە ئێستا لە شارەکانی کوردستانە هەیە ئەوە بە تا ئەو جگای بەو گەڕێتەوە دەنچەوە خەریکە لەو نێوی کۆمەڵەیە سوء ئیستیفادەکە و هەر بۆ ئەوەش ئەو نێوەی وەختی خۆی ئێمە پێڵین دەستی بەسەراگرتووە مسادرەی کردووە بۆ ڕۆژێکی وا ئیستیفادەی لێ بکەن دەلا ئەو جریانەی ئەو بۆ چوونی ئێستای ئەو هیچ ڕەبتێکی بە هیچ شێوەیەک ناچەسپێ بەو کۆمونیزمە ڕادیکاڵی کە ئەو وەختە لە کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانە مەسەن لە بینی ساڵەکانی 79 تا 89 تا 90 زاینی یا تا ساڵی هەفتای ئێرانی بوو ئەمە تا ئەو جگای بەڵام ئەو باسەی دیکەی تۆ بە نەزەرم معتەبەرە ئەویش ئەوەیە ئینسانە بێ پرسێ ئەلاوە بەرەوەی ئضافە بەرەوەی هەڵسوڕاوانی چەپ و کۆمونیست و حتا سێکۆلاریز وجودیان بووە حزب و سازمانیان دروست کردووە مقاومەتیان سازمان داوە ئەبێ پرسین چ باگراوندێک چ هەلومەرجێکی سیاسی کۆمەڵایەتی مەجای داوە کە ئەوەی لە ساڵی 79 بەولاوە من مدەتی 43 ساڵ هەلومەرجێکی جیاواز بخڵقێ لەوێدا ئازادی خوازی پەرەی زیاتر بگرێ لەوێدا بەرابەری خوازی پەرەی زیاتر بگرێ هەروەی تۆڵی سوسیالیزم و دفاع لە مافیژن ئەو هاوکارەی تۆ نێوی ناوە فێمینیزم زیاتر پەرە بگرێ ئەوەی لە دفاع لە مافیژن لە کۆمەلگای کوردستانی ئێران پەرەی گرتووە فێمینیزم نییە اتفاقا سوسیالیزمە سوسیالیزمکە کە بە ڕۆشنی ڕزگاری هەموو شتێکی کۆمەلگای ئێران و کوردستانیش لە ئازادی خوازی و بەرابەری خوازی سوسیالیستیا بینە ئەمە من پێمان بێت دووشت تەسیری بوو ئەگەر بگەڕێنەوە یەکەم ئەوەیە ڕۆڵی مەسەب کولەن
یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ 34 ساڵ لەوە پێش ئالان بڕێک زیاتری کردووە ڕۆڵی مەسەبیەکان ڕۆڵی مەسەب وەختێ مەسەلەن ڕژیمی سەڵتەنەت ڕووخا ڕژیمی جمهوری ئیسلامی هاتە سەرکار و ئەگەر خومەینی و جەریانی ئیسلامی و جەریانی ئیسلامی شیعە لە ئێرانە قودرەتی بەدەستەوە گرت ڕۆڵی مەسەب لە کوردستانە زۆر لاواز بوو زۆر زەعیف بوو زۆر لە پەراوێزا بوو ئەمە بۆ خۆی عاملێک بوو بەڕاستی ئەو وەختە مەسەبی سونی کە هەرە و مفتیزادە کە خزمەکەی جنابی مرتدی لە ڕاسیا بوو بوون بە هاوکاری جمهوری ئیسلامی بوون بە بەکرێگیراوی جمهوری ئیسلامی دەنەچە هیچ ڕۆڵێکیان پەیدا نەکرد غێرەزەوە یەک شتی دیکە هەیە بەڵێ پێشووتر ئەتوانم حتا و جێ بە کوردستانی ئێرانە گەڕێتەوە لە شەڕی جەهانی دووەمە ئەو وەختە دیارە ئێران لەلایەن ئەمپریالیزمی ئینگلیسەوە و لەلایەن دەوڵەتی شوڕەوی بە ڕەهبەری ئستالینەوە داگیر کرا حکوومەتی مرکزی قدرەتی نەما لە بەشێ زۆر لە هەموو ئێران ئەتوانم بڵێ ئەوە بوو لە ئازەربایجان و لە کوردستان ئەو شرایطە جیاوازە بە وجوودات و دەوڵەتی مرکزی نەبوو هەم لە ئازەربایجان مرکزەکەی تەورێز بوو جمهوری ئازەربایجان دروست بوو کە پیشەوەری ڕەهبەری بوو ئەساساً خۆی جزوی حزبی تودەی ئێران بوو خۆی بە چەپ و سۆسیالیستەکانی ئێران زانی و ئاسان خۆیان بە چەپ زانی و زۆر تحت تەسیری حزبی کۆمونیستی شوڕەوی بوون لە کوردستانە ملیگەراکانی کوردستان کە دواتر لە حزبی دموکراتی کوردستانە خۆیان ڕێخست بوون بە حزبی دموکراتی کوردستان هەر لەو سەردەمانەدا ئەوە بوو جمهوری مهاباتیان دروست کرد دەرنەچە خودی ئەو ملیگەرایەی ئەو وەختەی جامعەی کوردستان ئێران بە شدەت تحتی تەسیری ئەو سۆسیالیزمە بۆرژواییەی ئستالین و شوڕەوی بوو دەرنەچە مەسهەبیگەری زۆر جگای تێدا نەبوو بە دەرەجەی سێکۆلاریزم جێگا و ڕێگای زیاتری بوو نهایەتەن حتا سۆسیالیزم ئەو جۆرەی لە دەوڵەتی شوڕەوی بە سۆسیالیستە زانی و لەو حاڵی ببوون ئەویان پێ مثبت بوو چونکی هاتبوو پشتیوانی بە قەولی ئەوان کوردی کردبوو کولەن ئەگەر بۆ خۆشە تاریخچەکەی زانی مەسەرەن ئەو سەردەمانە سەردەمی شەڕی جیهانی دووەم دوای شەڕی جیهانی دووەم ملیگەرایی لە ئاستی جیهانی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشا برەوی بوو و ئەجملە لە بەشەکانی مختلفی کوردستان ملیگەرایی ئەو وەختە خۆیان هەڵەواسی بە سۆسیالیزمەوە یعنی جەریانیشکی ناسیۆنال چەپ بوون بەو معنایە خودی ئەو فەزا سیاسیە ئەو فەزا سیاسی کە ئەو وەختە مەسەب بێنەقش بوو ملیگەراییەکیش کە بوو خۆی بە نزیکی جریاناتی سۆسیالیستی زانی خودی ئەو فەزا ئاعترازیەی ئەو وەختە دروست بوو بەرابەر حتا بە دەوڵەتی مرکزی تەناسب قوایەکی جیاوازی دروست کرد بوو فەزایەکی سیاسی جیاوازی دروست کرد بوو و ئەو فەزا سیاسیە جیاوازەش بە دەرەجەیە هەلومەرجی بۆ ئەوە دروست کرد بوو کە جەریاناتێکە بەخۆیان ئەڵەن سۆسیالیست حتا بەخۆیان ئەڵەن کۆمۆنیست برەو پەیداکەن بۆیە بینی حتا هەرە و حزبی دموکراتی کوردستانی دوایەوەی قازی محەممەد و جمهوری مهاباد نامێنێ و نهایەتەن لە ساڵەکانی هەفتای شەمسی ئێرانیە ڕەهبەریەکە یەکەوێتە دەست کەسێک وەکی عەبدوڕەحمان قاسملو لە ئەوروپا تەحسیلاتی کردبوو خۆیان بە حزبێکی دموکراتی سێکۆلار و حتا سۆسیالیست ئەزانی ئەنی منزومێ بڵم ملی گەراییەکە خۆی هەڵواسی بوو بەم سۆسیالیزمی درۆینەی شوڕەویەوە مەسەبیش بێنەقش بوو و لە عینە حاڵە بەلحازی کۆمەڵایەتیشەوە کۆمەلگای کولی ئێران و کۆمەلگای کوردستانیشی تر سەرمایەداری سیستمی سەرمایەداری باڵی کێشا بوو بەسەریا ئیتر فێئۆدالیزم و عەشیرەگەری ئەوانە زۆر چ بووە دواوە ئەمەش هەرجێکی نوێ بوو چینی کرێکارێ هاتبوو نەسڵی جوانێکی خوێندکار هاتبوو مەسەلەن ئەوانەی کۆمەڵەی ئێرانیان دروست کرد هەموو خوێندکارانی دانشگاکانی تاران و ئیسفەهان و ئەوانە بوون کە لە بنیادنەرانی کۆمەڵە بوون و خۆیان بە چەپ و سۆسیالیستە زانی دەورانێک حتا خۆیان بە ماوئیستە زانی کە زۆر زوو لە بەهاتنە مەیدانی مارکسیزمی شۆڕژێرە کە ئیتحادی مبارزانی کۆمۆنیست و مەنسوور حکومەت پەرچەمەکەیان بەدەستیەوە بوو
زۆر زوو لەو ماوئیزم و لەو سۆسیالیزمە وردە بۆرژواییە دوور کەوتنەوە. یعنی بڵێم پێش ساڵی 1950 هەم هەلومەرجی سیاسی جیاواز بوو کە من بەنظرم لە لە سێ شتا خۆی نیشانەدا. لاوازبوونی مەسەب و مەسەبیگەری سنی ئەو جایگایی نەبوو، ئەڵان سەلەفی مەلەفی زیاتر بوون، وەختە ئەسەن بەو سوورەتە نەبوون. مەکتەبخانێک بووە محمەدی مفتیزادە لە ڕاستیان نبوو، زۆر لاواز بوون، زۆر زوو پاڵیاندا بە خومینیەوە خەڵکی کوردستان پیانەوتن جاش. من خۆم شخصەن لەم کەلیمە قەت استفادە ناکەم چونکی پێم وابێ شتێکی زۆر بێمەعنایە، ئەکرێ بڵێ بەکرێگیرا و ئەکرێ بڵێ دەست تێکەڵکراو جمهوری ئیسلامی. ئەوە لاوازی مەسەب لەولاوە بەهێزبوونی سێکۆلاریزم و ئەوەی حتا بە عام خۆیان بە سۆسیالیستە زانی لەولاوە، حتا ملیگەراکان خۆیان وەسڵ کرد بە سۆسیالیزمەوە. بەشێکی دیکەویژەوەی هەلومەرجی نوێی کۆمەڵایەتی چینی کرێکارێکی هاتووە مەیدان، نەسڵی لاوێکی تازە هاتووە مەیدان، شتی تازەی ئەویست، هەر بۆیە چەپ و سۆسیالیزم لە کوردستانە برەوی پیدا کرد و ئەوە بە نەزەرم تەسیری کردە سەر بەشەکانی دیکەی کوردستانی. تۆ بۆ خۆت شاهدی مارکسیزمی شۆڕژێر هەر لە کوردستانی عێراقا چەندە برێوی ئەوە من نەزانین چۆنە بە کورتی منی شتێکم هەیە لەسەر قسانی عەبدوڵای موتەدی بیڵێم. حەقیقەتەکەی ئەوەیە عەبدوڵای موتەدی ئەگەر کاتی خۆی لەبەر ئەوەی کە لە بەرامبەر حیزبی دیموکراتە وەستایەوە لە دوای 57ەوە دەستی لەگەڵ دەستی حیزبی دیموکراتە تێکەڵ کردە پێکەوە جمهوری ئیسلامی ئێرانیان وەک حیزبی دیموکرات ئەویست بیکە بهێنایەتەوە بۆ کوردستان لەگەڵ خۆمینیا بسازانایە. ئەگەر وەکو ئێستائیکە لە بری ئەوەی کە لە بەرامبەر نەخشەکانی ئەمپریالیزما وەستایە لە بەرامبەر نەخشەکانی سەرمایەداری جیهانی وەستایەوە خۆی هەڵواسایە بە کەمپی ئەمریکا و خۆی هەڵواسایە بە کەمپێکەوە کە تاوان و ستەمی لێ ئەچۆڕێ. ئەگەر ئاوا وەکوی ئێستا بەم نەرمونیانە بە سەبارەت بە مامۆستا ئاینەکانی کوردستان قسەی کردە لەبری ئەوەی مۆقفێک و هەڵوێستێکی زۆر توندی هەبوایە بەرامبەر بە ئیسلامی سیاسی و بەرامبەر بەو کۆنەپەرستیە لە جێگەی حیزبی دیموکرات بۆ لاوی هیچی تری پێ ناکرا، هەر بە ئەندازە حیزبی دیموکراتی توانێت شۆڕژگێڕێ. ئەم شۆڕژگێڕەتی کە ئەو ئیدعایەکە، ئەم ڕابردووی کە ئەو ئێستا شانازی پێوەکە خوێن و عارەق و ڕەنج و قوربانیدان و ماندووبوون و لێبڕاوی و نەترسی و جەسووری نەسلێک لە کۆمونیستەکانە کە بۆ پەڕی ئازایەتیەوە نەک تەنها بەرامبەر بە جمهوری ئیسلامی، بەرامبەر بە فەرهەنگی دواکەوتوانی کۆمەڵگا جەنگان، بەرامبەر بەو دۆخە جەنگان کە پێیوا بوو ژن هەرە بێت لە مەقەڕەکانی کۆمەڵایەت چێژ لێ بنێت و قاپشووە، بەرامبەر بەو فەرهەنگە جەنگان کە پێیوا بوو کە ژن چۆنە بێ کچ بەبێ سەرپەرست و خوشک بەبێ برا و ژن بەبێ مێردەناو کۆمەڵایە پێشمەرگە بێت و چەک هەڵبگرێت و شەڕ بکات و لە بەرامبەر جمهوری ئیسلامی بێ. لە بەرامبەر ئەم فەرهەنگەیە ئەم نەسلە لە کۆمونیست و لە شۆڕژگەڕ وەستانەوە و تێکیان شکاند، لەباری سیاسیەوە تێکیان شکات. هەر ئەوەنەی کە تۆ لە بەرامبەر ئەم هەموو مقاومەتە، لە بەرامبەر ئەم هەموو دڕندەیەی کۆنەپەرستی کۆمەلگایە بە چینی باڵادەستی کوردستانەوە، بە مەلاکان و بە مەزهەبەکانی کوردستانەوە، بە پشتیوانی جمهوری ئیسلامی ئێران لە بەرامبەر توان ڕاوەسێتەوە ئەنواع ناو ناتۆرەی ناشرین و پیس و تۆمەتی ناڕەوات دوا ئەخەن و ئەوانە، بەڵام سەر بەرز ڕائەگریت و قامەتت ڕاوەستاوی نیشانەدەیت و بەرەنگارە بیتەوە، ئەمە خۆی سەرکەوتنە و ئەم سەرکەوتنە کۆمونیستەکان بەدەریان هێنا. عەبدوڵای موتەدی بایی ئەوە نەشانازی پێبڕێ کە خۆی بە خاوەنی ئەو ڕابردووە بزانێ کە وەختێک چاوی خشاندوتەوە بەسەر ئەو ڕابردووە، پاشگەز بووتەوە و تووڕی هەڵداوە ئەوانە و خەریکە عەقدەکەی هی کردوتەوە، عەقدەکەی هەڵەوە شوێنێتەوە، لەگەڵ ئەو عەقدەیە کە هەڵەوە شوێنێتەوە هەموو ئیمتیازاتانیشی کە وەری گرتووە بێ بیداتەوە. منطق وا ئەڵێ و عەقڵ وا ئەڵێ و ئینساف وا ئەڵێ. خاوەنی ڕابردوویەکی شانازی پێوە بکەی، خاوەنی ڕابردوویەک نی لە دژی بۆستیتەوە، خاوەنی ڕابردوویەک نیت پێ شەرمەزاری بێ، خاوەنی ڕابردوویەک نیت پێ دوا بێ کە ئەبێ ئەوانە وانە بواە کە ئەبوایەوانە وایە خاوەنی نیت. لوتفەن ئەو شانازیە بدەرەوە بە خاوەنەکانی کە ئێستاش ڕاوەستاون لە گەرمەی ئەم شۆڕشەیە شیعارەکانی ئەوانە کە لە سەرجادەکانی سنە و سەقز و بۆکان و مەهابات و کامیاران و شارەکانی تری تەنانەت ئێرانی ژەوترێتەوە. ئەوە شانازیە بەوان نابڕێ، بە تۆ نابڕێ. منەوە وەڵامە بۆ عەبدوڵای موتەدی.
بەڵام باسەکە بەرینە جێگایشی تر ڕەحمان کاتیشمان زۆر نەماوە 20 دقەیەکمان ماوە من حەزەکەم لەسەر جوڵانەوەی ژیان ئازادی قسە بکەیت ئەم جوڵانەوەیە و ئەم شیعارە چ جێگا و موقعێتێکی هەیە و چۆن ئەم شیعارە لە کوردستانەوە دەرەکەوێ و سەراسەری ئێران نەگرێتەوە ئەم شعاری ژیان ئازادی بە مثبەتە بینم لە ڕۆژی ئەوەڵیشەوە بەڵام ئەوەی کولی ئەم جوڵانەوە یا ئەم خرۆشە شۆڕە جێرانە و جەماوەری کە سەراسەری ئێرانە هەیە جارێ ئەوڵان وە لە کوردستانی شەجا لە کوردستان بەهێزترە بەو دەلایرایی وتم ئەمە نێوی بنین خرۆشی فقط ژیان ئازادی بڕێک بەرتەسکردنەوەیەتی هەر بە فاکتی ئەم نمونەی قسەی هاوسەری جوانی فوادی محەممەدی ئەمڕۆ لە ئارەمستانی کامیان وەختێڵێ فواد لە دژی سیستمی چینایەتی بوو فواد مافی کرێکاری ویست مفاد دەیوە دەبێت ژن ئازاد بێ ئەوانە ئەنی منزورمە ئەلان خرۆشێکی جەماوەری لە سەراسەری ئێرانە هەیە دیارە بزوتنەوەیکی سەرنگونی خوازەی سەرنگوخوازی گشتیە لە نێو ئەم بزوتنەوەیە جوڵانەوەی جۆرا و جۆری وجودی هەیە ئەحزابی جۆرا و جۆری وجودی هەیە ڕاست و چەپ وجودی هەیە بەڵام خۆشبەختانەوەی لە کولی ئێرانەوە لە کوردستانی شابینێت تا ئێستا ئەوەی لە کۆمەلگاکەیە ئەگوزەرێ هەرەوەیە بە تەوەقعات بە خواست بە شعار بە تاکتیک بە شێوەکار بە حزوری پڕاوپڕی ژنان وەکو بەشی پێشکەوتووی ئەو خەباتە نەسڵی تازە بەڕاستی چەپ و ئازادی خوازە حتمما لەم لاولەولا شعار و قسەی جەریاناتی ڕاستیش ئەبینین ئەوە ئینکار ناکرێت هەر لەو کۆمەلگای کوردستانی باسیەکەین لە شاری مەهاباد ئابینی جێگایەکە جزئی ئەوڵین جێگاکانە ئەوترێ ئازادی بەرابەری و حکوومەتی شورایی و زیندە با سۆسیالیزم خۆشبەختانە هەر لەوێنش بە تایبەت متاسفانە شعاری کۆنەپەرستانەشە بینرێ هەتا شێوەکاری کۆنەپەرستانە بینرێ کە بەڕاستی من لە فرسەتەکە پێم باز بوو باسی بکەم مەسەلەن بینی لە بازێ لە شارەکان و جملە یەک نمونەیان لە مەهاباد حملە کراوە بە ماڵی بەکرێگیراوانی سەر بە جمهوری ئیسلامی لێستا لێرەوا بێ هۆشدار بدەین بەنظام خەڵکی ئازادی خواز و بەری ئازادی خوازە بێ بزانێ ئەو بەکرێگیراوانەی سەر بە جمهوری ئیسلامی جێگای هێرشکردنە سەریانە جێگای دەستگیرکردنیانە جێگای محاکمەکردنیانە هەر شتێکە ڕەوچێکی ئازادی خواز و عەدەڵکە بەڵام حملەکردنە سەر ماڵیان و تەوەجۆ نەکردن بەوەی ژنی تایە مناڵی تایە کەسوکاری بێتاوانی ئەوانی تایە و لە نێو ئەودا یەک حرەکەتی زۆر کۆنەپەرستانە ڕوویدا بوو لیباسی ژنەکانی فەرزکەنە و عەواملی جمهوری ئیسلامیان نیشاندا بوو بۆ تەوهینکردن لەم نەپرسی بە ژن دەبینی ئەمەش هەیە دەنچە هەمووی یەک ڕێز نابێ ببینین جەمن قسەکەم ئەوەیە کە شعاری ژیان ئازادی بە نەزەرم مثبەت و بۆیە یەکەم لە کۆمەلگای ئێران و لە کۆمەلگای کوردستانیشا ئیجازەی نەدا هیچ نەو دەستەبەندی ملی و مەسەبی بەم شعارەوە بچەسبێت تیان نییە تۆ ناتوانی ناسیۆنالیزمی خۆت میلیگەرایی خۆت بە شعاری ژیان ئازادیەوە وەسڵکەی ئەو جۆرەی کە ناسیۆنالیستەکانی ئێرانی سایان کرد بڵێن مەحسا کچی ئێرانە لە بەرابەرش ناسیۆنالیستەکانی کورد هەر نەویاننا مەحسا کچی کووردە من لە وتارێک شە و لە مقابلێ وتم نا مەحسا ژینا ئەمینی بوو بە کچی دنیا ئەڵعان بە عنوانی نمادێکی خەبات تەمەشایەکە ئەم دەستەبەندیانەوە یا تۆ ناتوانانی هیچ چەشنە دواکەوتویی یا هیچ چەشنە جەنبەی مەسەبووانە بە ژیان ئازادیەوە بچەسبێنی بۆ یەکانە شعارێکی مثبەت بوو توانی کارێ بکە ئیتحادێک لە سەراسەری ئێران و لە کوردستانی شا دروستکار لە بینی بەشای جۆرا و جۆری کۆمەلگا بۆ معنایە متحد کننده بوو ئەمەش زۆر زۆر مهم بوو بۆ لە کوردستانیشا زەمینەی بوو هەر بەو دەلیلەی واقعان لە 43 ساڵی پێشوە اتفاقان هێزی سیاسی چەپ و سۆسیالیستی ئەو جامعە کە دووبارە هەر تەجروبەکەی لە کۆمەڵە و حیزب کۆمۆنیستی ئەو سەردەم بوو ساڵی مەسەلەن 1970 وانە بۆ ئەوەڵجار کچان و ژنان
چەکدار کران ئەوڕە لە خەباتی نهێنیا هەربوون لە خەباتی ئاشکرا و نظامیان هەربوون لە خەباتی سیاسیا شرکەتیان کرد ئەلبەتەویش بە ئاسانی نەچوە پێشێ بە هەر لێرە اتفاقن جوابێکم بۆ ئەمسالی عەبدوڵڵا موحتەدیوان بێڵێ شانازێک هەیە گەڕێتەوە بۆ سازمانەکەی ئەوان ئەوەڵین جەریانێ بوو کچان و ژنانی مسەلح کرد ئەوە ڕاستە لە کۆمەڵەوە خۆشبەختانە لەو مەراسمەی ئەو دەستە کچ و ژنانەی چەکدار کران ئەو ڕۆژە لە دەی ئاجیکەندی نزیک شاری بۆکان لە ساڵی 61 شەمسی شخصم حضورم بوو افتخاری حضور لەو مەراسمە و لەو یادە گەورەمان بەڵام بەعنوانی کادرێکی وەختی کۆمەڵە مدەتا لە نێو خودی ڕاهبەری کۆمەڵە ڕاوەستان هەبوو مەقاومەت بوو بەرابەر بەوەی ئەرێ ژن چەکدار کرد یەک چەکدار نەکرێ مەسئولیەتی پێ سوێریان نسپێرێ ئەوە عاقبەت پەرەگرتنی مارکسیزمی شۆڕەجێر بوو لە نێو سەفی ڕاهبەری و کادرەکانی کۆمەڵە و لە نێو خودی ئەو وەختە کۆمەڵە و ئیتحادی مبارزانی کۆمونیست کە حیزبی کۆمونیستیان بەوجودتەنە ڕاستیەکەی شانازیەکەی گەڕێتەوە بۆ ئەو ڕەوتە بەرچاو ڕۆشنە ڕادیکاڵی کە پێمانەوت مارکسیزمی شۆڕەجێر وە لە ڕاسا ئینسافەن ئەو سازمانی یەکێتی خەباتکارانی کۆمونیست یا ئیتحادی مبارزانی کۆمونیست و شخصی مەسئول حکومەت ڕۆڵی زۆریان بوو هەر لەو جەدەلانەی کە مقاومەتی بۆ چوونهای دواکەوتوانە لە نێو ڕاهبەری و کادر و کۆمەڵەدا بشکێ بۆ ئەوی بابە ئیجازە بدەن ژنانیش لە خەباتی سیاسی و تەشکیلاتی و نظامی نەخشیان بێ هەرم ڕابەری ئیتحادی مبارزان و شخصی مەسئول حکومەتیانە زۆر ڕۆڵیان بوو ئینسافەن عەبدوڵڵا موحتەدیش ڕۆڵی بوو ئەو جوزی ئەو بەشە لە ڕاهبەری کۆمەڵە بوو من تاوجێ ئاگادارم مقاومەتی نەکرد بەرەو پیری هات چاچی کرد ئەو وەختە بەراکسی ئێستا دەنەچەم منزومەیە بڵێم بەڵێ ئەو سابقە هەیە ئەو زەمینە هەیە لە خەبات و مبارزاتی سیاسی و چیناتی کۆمەلگای کوردستانی ئێرانە ژنان زۆریان ڕۆڵ بوو من با نمونەی بەرجەستەی بە تایبەت ساڵی 66 و 67 و 68 شاری سنە بێنمەوە لە ڕۆژی جەهانی کرێکار کە سێ ساڵی زۆر پرفتخارە کە لە ڕۆژی جەهانی کرێکار بە وجودی حاکمیەتی ڕەش و ئیستبدادی جمهوری اسلامی لە ئەوجی شەڕی ئێران و عێراق لە شاری سنە لە ساڵی 66 بە 2000 کچ و کوڕ و ژن و کرێکار کۆبوونەوە ڕۆژی کرێکاریان بە میتینگ لە ساڵۆنەکە بەرپا کرد یا ساڵی 67 یا ساڵی 68 هەر ئەو وەختە کچان و ژنان ڕۆڵی زۆریان بوو لە خەباتی نظامیشا ڕۆڵی زۆریان بوو بەڵێ ئەو زەمینەیە ئەو هەلومەرجە ڕوخسا کە شعاری ژن ژیان ئازادیش لێرەوە سەر هەڵبدا و ئاوا پەرە بگرێ و بە نەزەرم شتێکی مثبەتە ڕاستە ئیدەیەک بە نێوی چەپ و سۆسیالیستەڵەن جا ئەم شعارە خۆ ئەمە سۆسیالیستی نییە و بەڵێ لە دڵی بزوتنەوەی کرێکاریۆ نهاتووە لە دڵی بزوتنەوەی سۆسیالیستیۆ نهاتووە بەڵام شتێکی متەرەقیە ئازادی خوازانەیە مثبەتە هەر جەریانێکی چەپ و سۆسیالیستی عاقڵ اتفاقەنە بە بەعنوانی شتێکی پۆزیتیو مثبەت تەماشای بکە دیفاعیشی لێ بکە و ئەو زەرفیەتە ببینێ کە چۆن ئەم شعارە ئەو اتحادەی بەوجود تێنا لە سەتی ئێران سۆشیالیستانە و پێشکەوتن خوازانە و متەرەقیانە بهینی کا تەرجمەی معاملەی لەگەڵکە وەختی خۆشی لە شۆڕشی ئۆکتۆبرە لێنین و حزبی بۆلشویک شعاری نان سڵح زەویان هەڵبژار نەسڵح نەزەوی هیچ ڕەتێکی نە بە سۆسیالیزم هەیە و نە بە کرێکار هەیە سڵح ئەوە بوو شەرتەواو بێ و زەویژەوە بوو بدرێ بە جوتیان بەڵانیش ڕیفۆرمە خۆ نان ناکات نانێکیش بەڵێ برسێتی تەوا بە ڕفۆرمە بە قەولی تۆ ڕاست بەڵام شعارێکی ئەو وەختە متحد کنندا بۆ باشترکردنی ژیان و هەموو شتێکی کۆمەلگا بوو توانیان شۆڕشی سۆسیالیستی خۆیان حتا بۆ شعارە بەرنە پێشێت دەنەچە من وایە بینم هەلومەرجەکەشی وا بووە بەڵێ ژنان وە کچان لە 40 ساڵی ڕابردووی خەبات و تێکۆشانی کۆمەلگای کوردستان و دواتریش لە ئێران بە نەزەرم زۆر ڕۆڵی بووە و بە تایبەت ئێستا لە کولی ئێران ئیتر هیچ کەس نییە نەبینێ کە ژنان و چەندە ڕۆڵێکی بەرچاویانە بۆیە لە خۆ نیاڵین ئەم شۆڕشە مۆرکی شۆڕشێکی ژنانەی ئەمە شتێکی گرنگە دقیقاً من ئەزانم باسی تریش هەیە لەو بابەتەوە بکرێ ڕەحمان و تۆ شتێکیشە توانین زۆری لەسەر بڵێن بەڵام یەک پرسیاری گرنگ ماوە کە من حەز ناکەم بەنامەکەمان بەبێ و پرسیارە
تەواو بکەین لەبەرەوەی تەکمیلی ئەم قسانەکە کە کردمان ئەم ڕاپەڕینە بەم پێشڕەوێکە لە ئێرانە لە کوردستانە لە چاو ئێرانە هەیە ممکنە بە دیوێکی ترە سوالی گەورەش بخۆکێنە لە داهاتوە وای لێ هات لە هەلومەرجێکە کە هێشتا جمهوری ئیسلامی ئێران لە تاران بە تەواوەتی لە بین نەچووە زەعیف بووە مەسەلەن بڵێن پایەکانی کەوتوتە لەرزین و ناتوانێت لە بەرامبەر خۆپیشاندانی فراوان بووی کە چاوەڕوانی ئەوە کرێت لە مانگەکانی داهاتوەم خۆپیشاندانە کە ممکنە ئێستا خەڵکانێکی بینەوە کەمێک تۆزی تووشی بڵێن سستی هاتووە یاخود دەو دەنگە بەرزی جارانی نەما بەڵام لە مانگەکانی داهاتووە زۆر فراوانتر و گەورەتر تەوەقعی ئەوە کرێت کە بڕژێتە سەر جادە پایەکانی جمهوری ئیسلامی ئێران لەرزۆک بوو لە تارانە کۆنتترۆلی لە دەستداوە لە فرسەت هاتە پێشەوە لە کوردستانی ئێرانە جەماوەت پێشڕەوی بکات و زەربەی خۆی لە جمهوری ئیسلامی ئێران بدا نەیکا خەڵک ڕابووە سێتا شۆڕژ لە ئێرانە سەرەکەوێتە لە تارانە جمهوری ئیسلامی ئێران لە ناوەچێ ئایا مەسەلەن ینی بەڕاستی سوالە من لە ڕووی تاکتیکیەوە مەسلەیەکە سوالێکی زۆر زۆر گەورە و چارە نووسازە ئایا دەست بەرین بۆ چەک ئایا شەڕی خیابانی زوو ڕست بکەین وازبێنین تا جمهوری ئیسلامی ئایا ئەین وا بکەین وازبێنین تا جمهوری ئیسلامی ناڕووکێ پرسیاری زۆر قرس هەیە لەم بابەتەوە بەڕاست بە نەزەرمە بە احتمالێکی جددیە و ئێمە لەوەش سوالەکە مهمتر ئایا چەپەکان خۆیان بۆ احتیمالاتەنە ئامادە هەرواڵم کۆمونیستەکانی کوردستان ئامادەن بۆ احتیمال بەڵێ چەپ و کۆمونیستەکانە بێ بۆ احتیمالە زۆر ئامادە بن نەتەنیا ئامادە بن بۆ خوڵقاندنی ئەو وەزعیەتەش بە نەزەرم ئامادە بن با من لە پێشاوە بڵێم ڕەوت و ڕووداوەکانەوەیە کولی جمهوری ئیسلامیە ڕوا جمهوری ئیسلامی نامێنێ و ئێترەوە کولی هێزی چەپ و کۆمۆنیست لە نێو کۆمەلگا و لە ئەحزاب و لە جەریانە دەبێت خۆ بۆ ڕوخاندنی جمهوری ئیسلامی لە سەراسەر ئێران بەڵام منیش پێم وایە ئەو احتمالێک کە ئێوە ئیسارتان پێکرد زووتر شارەکانی کوردستان بکەوێتە دەست جەماوەر و خەڵک نابێت لێ ڕابوەستی لە هەر شار نەکرد لە کوردستان فەرزکەین لە مازەندەران لە خوزستان هەر لەم بلوچستان کە بە تایبەت متاسفانە لەوێنە ڕەوتی ڕووداوەکان و زاڵبوونی ئەم مەلاو مەسەبیەکان لەوێنە بە نەزەرم عقبە دەما نقطە لاوازێکی وەزعیەتە لە بلوچستان لە هەر کوێ زووتر حاکمیەتی جمهوری ئیسلامی توور هەڵدرێبێت تووری هەڵدەی بە تایبەت لە کوردستانە کە تەجروبە هەیە نزیکەی 2-3 ساڵ لانیکەم 2 ساڵ شارەکانی کوردستان بە زۆری لەژێر چنگی جمهوری ئیسلامیان نەبوون هەر لەلایەن هێزە سیاسەکانی ئەو وەخت و ئێمە چەپ و کۆمۆنیستەکانەوە ئیداراکرا خەڵک ژیانێکی باشتری بوو لەوانەیە ئەو احتمالە بێ و تۆڵی چەپ و کۆمۆنیستەکانە بێ بۆ خۆما ئامادەکەن ئێمە وەکو کۆمۆنیزمی کارگەری ئەو ڕەوتە لە چەپ و کۆمۆنیستەکانی کە لە تەجروبەی حزبی کۆمۆنیست و کۆمەڵە هەمیشە احتمالەمان بە جددی دیوە هەمیشە و دایم وتمانە بێ بۆی ئامادە بین بە شاهدی سەنەدی ئەساسی کۆنگرەی شەشی کۆمەڵە کە ئەو وەختە کولی کۆمۆنیزمی کاریگەری و حزبی کۆمۆنیست بەیەکەوە بووی ئەوەی هەمیشە و دایم باسمان کردووە سەنەدی ئستراتیژی کۆنگرەی شەشی کۆمەڵە کە لە زاڵی 1970 ئێرانی کە کاتەوە بزانم 86 زاینی تەسویب کراوە لەوێ هەر بۆیە ئستراتیژی جیاواز نووسراوە بۆ بزوتنەوەی سیاسی لە کوردستان چونکی احتمالی ئەوەی داوە ڕەنگە هەلومەرجی جیاوازی سیاسی چینایەتی لە کوردستان بێ ڕەنگە هەلومەرجی ئەوە ببێ کە لە کوردستان زووتر قودرەت بکەوێتە دەست کرێکار و زەحمەتکێش و جەماوەت هەر بۆیە ئەو وەختە باسکراوەی هێزی چەپ و کۆمۆنیست ئەبێ هەم بۆ هەڵپێچانی جمهوری ئیسلامی و دەم و دەستگاکەی ئامادە بێ هەم بۆ دامەزراندنی حاکمیەتی ڕاستەوخۆی شوڕایی ئامادە بێ و هەر لە پێناو ئەوەشدایە لە هەموو ئەم ساڵانەدا ئەجملە جەریانی ئێمە ئەم احتیمالەمان دیوە و هەر بۆ خۆت شاهدی 4 هەفتە لەوە پێش 3-4 هەفتە لەوە پێش شوڕای هەمکاری چەپ و کۆمۆنیستەکانی کوردستان بە وجودات ئەینەن لە بەیانیە و پلاتفۆرمێکە کە خەریکە بۆی ئامادەکرێت یەکێ لەو احتمالاتە ئەوەیە ئەو احتمالە هەیە و بە نەزەرم بۆ احتمالە هێزی چەپ و سۆسیالیست و ئێمە بێ بۆی ئامادە بین نەتەنیا بۆی ئامادە بین بۆ هەرچی زووتر دەرپەڕاندنی جمهوری ئیسلامی لە شارەکانی کوردستانە بێ بۆی هەڵسوڕاو بین
جمهوری ئیسلامی دەرەپەڕێنی لە شارەکانی کوردستان تێکۆشین فەورەن حاکمیەتی شوڕایی کرێکار و زەحمەتکێش و جەماوەری کوردستان بێ بە تەوری واقعی شارە ئازادکراوەکانی کوردستان با ببێتە بنکەی شۆڕش بۆ پەرەدانی شۆڕش لە کولی ئێرانیشدا و ئەڵبەتەوە فاصلەیەکی زۆری نابێ. من ئەم مەدەی ئەیبینم، ئەم فەزایی ئەیبینم، بە نەزرم وا نابێ مەسەڵەن ماوەیەکی زۆر شارەکانی کوردستان حاکمیەتی شوڕایی لێبێ و بەدەست جەماوەرە بێ بەڵام لە تاران و بەس ڕەحمان یەک شت هەیە ڕەحمان حسێنزادە لێرە قسەیەک هەیە ئەوترێکە بەتایبەت زوو لەلایەن ئەو میدیانی سەر بە ئۆپۆزیسیۆنی ئێرانیوانە تیکرار دەکرێتەوە کە جمهوری ئیسلامی پێی خۆشە کە ئەم جۆرەشتانە لە کوردستانە ڕووبا بۆی کەوا بڵێ ئەها تەجزیە تەڵەبەکان هاتن ئەها ئەوانەی کە ئانوێک ئێران دابشکەنەوە هاتنە پێشەوە ئەمانەوە ئەمە زەربەیە گەدا لە جوڵانەوەی شۆڕژێرانە لە ئێرانە تۆ پێ وایە بە پێچەوانەوەیە ئایا خەتەری ئەوەش نییە ئەگەر ئەم هەنگاوە ئەگەر ئەم هەنگاو هەڵگرتنە بەرەو پێشەوە چەپ و کۆمیستەکانی کوردستان تایە ئامادە نەبن و نەتوانن پارێزگاری لە ئەو پەیوەندیە ئەنتەرناسیۆنالیستی و هاوچارە نووسێ لەگەڵ باقی جەماوەری ئازادی خوازی ئێرانە احتیفاز پێوە بکەن ئەم هەنگاوە ببێ بەهۆی بەقوت بوون ناسیۆنالیزم لە کوردستانە ئێرانە و لە سەرنجام ببێتە هۆی دروستکردنی کۆسپێک لە بەردەم خستنی جمهوری ئیسلامی بە پێچەوانەیەکەوە هۆکاری خستنی جمهوری ئیسلامی وانە بە ئاوا بڵێم ئەم پروپاگەندی تەزیەت تەڵەبی کە هەم ڕژیمی سەڵتەنەتی کرد و هەم ڕژیمی جمهوری ئیسلامی لەم 43 ساڵەیە کردوێتی بەڕاستی بێبنەمایە جارێ بۆیە لە پێشە نەکرد چەپ و کۆمۆنیستەکەی کە ئەڵبەتە بۆچوونی دیکە هەیە و سیاسەتی دیکە هەتا ئەو جریانەتی خۆیان ئەڵێن ملی و ناسیۆنالی لە کوردستانی ئێران ئەسەن لە فازی ئەوەی پیاڵن تەزیەت تەڵەبی و خۆیان جیاکەنەوە نیە هەر دوێشەوە کە هەرە و عەبدوڵڵا موحتەدیە ئەوێ نەخەیر ئێمە تەزیەت تەڵەب نین هۆویەت تەڵەبین و تێکەڵین و هەمویان ئەم ئیدعایەکەن ئەمە پروپاگەندی جمهوری ئیسلامیە لە عینە حاڵە بەهێزبوونی ڕەوتی چەپ و سۆسیالیست لە کوردستان خۆ لە خۆ نییە تۆش پرسیارت کرد عاقبەت چینی کرێکار لە شارەکانی کوردستان بەرەی ئازادی خوازان لاوان تێکڵاویەکی زۆری اقتصادی کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگی لەگەڵ کولی چینی کرێکار و نەسڵی جوان و ژنان لە سەراسەری ئێرانە هەیە بەڕاستی ژنان لە کوردستان یا لاوان لە کوردستان یا چینی کرێکار لە کوردستان فەرق و جیاوازیەکی زۆر بینی خواست و ویست و تەوەقع و ئینتزاری خۆی لەگەڵ ژنان و لاوان و چینی کرێکاری سەراسەری ئێران نابینێ لە زۆر شتاوەکێکە بینێ هەر بۆیەکانێ چەپ و سۆسیالیستەکان هەمیشە لەسەر ئەم یەکگرتوویەت تێکۆشراون ئەم یەکگرتوویەت چونکی بە قودرەتیانەکە بەهێزیانەکە بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی و هەر ڕژیمێکی کۆنەپەرست بەهێزیانەکە بۆ دامەزراندنی حکوومەتێکی کاریگەری و سۆسیالیستی و شوڕایی کە لە ئایندەدا هەیە لەم زەرورەتەوە دەردێت دەنەچە بە نەزەرم ئەم خەتەرە نییە ئەمە پروپاگەندی جمهوری ئیسلامی ئەوانەیە بە نەزەرم حتا ئەم مەدی چەپ و سۆسیالیستە ئەو نە زەخت و فشارە لەسەر ناسیۆنالیستەکان و ملیگەراکانیش حتا فکر لەوە نەکەنەوە ئەوە بەحسێکی دیکەیە دەرنەچە من پێم وابێ اتفاقاً ئەوەی ئەیبینین هاوچارە نووسی هاوبەستێکیەکی زۆری چینی کرێکار ژنان لاوان و خەڵکی ئازادی خواست لە کوردستان و سەراسەری ئێرانە لەم خۆشە جەماوەری و شۆڕژێرانی ئێستا بە باشی ئەمە خۆی نیشانداوە هاوپشتی جەهانی بۆ خۆی بەوجود هێناوە و من بەرەو تەوابوونی قسەکەمانە ڕۆین ئەوە بێ بزانین بەڕاستی ئەگەر ڕەوتی چەپ و سۆسیالیستی و ئازادی خوازی لەم 40 ساڵەیە لە کۆمەلگای کوردستانە وجودێ نەبووە اتفاقاً کۆمەلگای کوردستانی ئێران ئەگەر مەیدانی ڕمبازێنی فقط ناسیۆنالیستەکان یا مەسەبیەکان بواە ئەبووە مەرکەزی ئرتجاع بەنظرم عاقبەتەکەی لە ئێستای کوردستانی عێراق کە یەکێتی و پارتی خۆیان زاڵ کردووە و بە ئستبدادیانەوە بە میلیشیانەوە بە کۆنەپەرستیانەوە بە پەرەپێدان بە مەسەب و عەشیرەگەریانەوە ئەمە بووە عاقبەتی کوردستان کە حیزبی دموکراتی کوردستان و حزبی زەحمەتکێشانەکەی ئەمڕۆی عەبدوڵڵا موحتەدی هەر ئەوانەوێ بەڵام نا قوتبی چەپ و سۆسیالیستی ئەوێنە بەهێزە بە شەرتێ هەڵسۆراوان حزبەکان جەریاناتی چەپ و سۆسیالیست متەوەجەی وەزیفەی خۆیان و ڕەساڵەتی خۆیان بۆ
بە قدرەت گەیشتن و بەهێزکردنی ئەم بەدیلی چەپ و بەرحاڵ ئەم باسە کە ئێستا لە ئەخیرا کردمانەوەوانە وەک دەرەکەوێ باسێکی زۆر گرنگە من پێم خۆشە بەرنامەی داهاتوومان تایبەت بێ بەمە زۆر باشە تاکتیک و سیاسەتی کۆمونیستەکان بە مەلموسی ئەنی باسکردنە لەسەر بانگەواز و تەبلیغکردنەوەوانە نییە ئستعدادێکی زۆر بەجێە ئستعدادێکی زۆر جێگەستاییشە زۆر جێگەی دڵگەرمیە کە کۆمونیستەکانی کوردستان چەپ و کۆمونیستەکانی کوردستان شورایەکی هاوکاری یەکگرتوویان پێکێناوە و خەریکن بەرەو پێشە چن بۆ خۆئامادەکردن بۆ ڕاماڵینی جمهوری ئیسلامی لە فرسەتێکا کردێتە دەست بۆ ڕزگارکردنی کوردستان و دامەزراندنی دەسەڵاتی جەماوەری کوردستان لە شارەکانی کوردستانە ئامانجێکی زۆر باش و ئامانجێکی زۆر جێگەی ومێدا ئەتوانێت پرشنگێک لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە بگەشێنێتەوە نەک تەنها ئێران و ئەوانە مەسلەیەکی زۆر مثبەتە بەڵام چۆن بە مەلموسی چۆن و ئەو هەنگاوانە چین پێم خۆشە بەرنامەیەکی تایبەتمان ببێ سەبارەت بەمەوە بەرنامەی داهاتووی ڕووداوەکانی هەفتەمان تایبەت کەین بەم باسە و من پێم خۆشە لێرە لەم کۆتاییە کە بێ باسەکەمان کۆتایی بێنین هاوڕەحمان ناتوانین لەوە زیاتر چکەوە تقریبا ساعتێک و 2 دقەیە تێپەڕیەوە بێ کۆتایی پێبێنین پێم خۆشە لەم کۆتاییە هەم سپاس بکەم هەم داوای لێبوردن لەو هاوڕێیانە بکەن کە کۆمنتیان نووسی هاوڕێ ئیبراهیم حەیدەری هاوڕێ هەڵاڵە تاهیری هاوڕێ تافگە ئیبراهیم کە کۆمنتیان نووسیوە ئەم دەستخۆشانەوە هەم سەرنجی خۆشیان بەیان کردووە من داوای لێبوردنی شەکەم کە سپاسیانەکەم و داوای لێبوردنەکەم کە نەمانتوانی لەم بەرنمەیە ئەم کۆمنتانە جێ بکەینەوە باسی بەرنامەی داهاتوومان لە ئێستاوە دیارە من ئومێدەوارم بەشێکی زۆرتر لە هاوڕێیان بەشداری تیا بکەن بە سەرنج و پرسیارەکانی خۆیان وەگە سەرنج و پرسیارەکانمان بۆ بنێرن پێشتر ئامادەبین بۆ وەڵامدانەوەیان زۆر باشترە بێت من دووبارە زۆر سپاس دەکەم مەزانم ئەم ڕۆماندوو بووی ڕەحمان سەرباریەوەش هەر ئامادە بوویت و لەم بەرنامەیە بەشداریت کرد منیش زۆر سپاسی تۆ سپاسی جۆگران و بینەران و ئەو هاوڕیانش کە کامنتیان نردووە من داواکەمە گەوا بە کامنتەکانمان لا بمێنێ لە بەرنامەی داهاتووە کە درێژەی ئەمەیە بتوانین جوابیان بدەینەوە زۆر سپاسیان حتمەن واکەین دەی باشە زۆر باشەکەوا بێ ماڵاوی لە بینەران بکەین و شەوێکی شاد و کامەرانیان بۆ بارزوو خوازین و تا یەکتر دیتنەوەیکی تر بە شادی و کامەرانیان بسکەین شەوتان شاد